هەموو کار و ڕێکارەکانی کۆمیسیۆن لەلایەن ئەنجومەنی کۆمسیاران سەرپەرشتی دەکرا. دوجار کۆمسیۆنی هەڵبژاردنەکان ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی دیزاینکراوی پەرلەمانی هەرێمی کوردستانی ڕاگەیان. بە پێی ئەنجامە نامۆکانیش ئەو هێزانەی بەشێک بوون لە دیزاینی پێشوەختەی هەڵبژاردن پشکی شێری کورسەکانیان بردووە و ئەوەی نەخشەی 4 ساڵی ئایندەی خەڵکی کوردستان دەکێشێت پەرلەمانتاری ئەلیکترۆنیە. شەرعیەتدانی کۆمسیۆن با پرۆسەیەکی پڕ لە پۆخڵەوات کە وەک ڕۆژی ڕووناک دیارە چ ساختەکاریەکی زەبەلاحی تێدا کراوە. بەڵگەی بردنەوەی هێزە ساختەکار و ساختە بۆکراوەکان نییە. ئەوەی لەم هەڵبژاردنە دیزاینکراوەدا کورسی زۆر هێناوە، نابێ خۆی بەبراوە بزانێت، بەڵکو ئەوانە دۆڕاوی ڕاستەقینەن بەو پێیەی کاتێک لە خەڵک بێئومێد دەبن پەنا بۆ هاک و کۆدی ئامێرەکان و دزینی دەنگی خەڵک دەبن. بە پێی ئەنجامەکان ئەگەر لە هەڵبژاردننی ڕابردوودا پارتی و یەکێتی بە شێوەی کلاسیکی ساختەکاریان کردبێت و لە ڕێگەی پڕکردنەوەی سندوقەکان بە نایاسایی و دەنگدانی دووبارە و پەلاماردانی کۆگاکانی جیاکردنەوەی دەنگ وەک ئەلبیسەکەی سلێمانی دەیان هەزارێک دەنگیان تەزویر کردبێت. ئەوە ئەم هەڵبژاردنە تەزویر گەیشتە ترۆپ بەڕادەی خۆچەماندنەوەیان بۆ وڵاتانی دراوسێ لە چەند خولەکێکدا سەدان هەزار دەنگیان بۆ تەزویر کرا، دەنگی ڕکابەرەکانیشیان بە ناڕەوا و بێهۆکار یان بۆ لایەنێکی دیکەی دەستەمەوە هەژمار دەکرێت یان پوچەڵ دەکرێتەوە. ئەگەر هەڵبژاردنەکانی ڕابردوو ساختەکاری سنووردار بوو بێت، ئەوە ئەم هەڵبژاردنە ئەو قۆناغەی تێپەڕاند و گەیشتە قۆناغی دیزاین کراو، هەر بۆیە ئەنجامەکانیش بەم قەبارەیە ناسروشتی دەرچوون. بەشێک لە هاوڵاتیان ئاماژەیان بەوە داوە هەر ئەوەی کە ڕۆژی هەڵبژاردن بە بێگرفت بەڕێوە چوو سندوق نەدزرا و هاوشێوەی ڕابردوو پەلاماری بنکە و وێزگەکانی دەنگدان نەدرا. ئەم کشوماتیە بەڵگە بوون بۆ زریانی ساختەکاری گەورە و پێویست بوو هەمووان لە پلانی دیزاینی پێشوەختە تێبگەن. هەر بۆیە کۆمەڵی دادگەری دوای دەرکەوتنی ئەنجامەکان ئیرادەی خۆی لەسەر و ئیرادەی ئەم پلان و دابەشکاریە شەیتانیە زانی و ڕەتی کردەوە ببێت بە بەشێک لەم سیستم و ئەنجامە ساختەیە کە دەربڕی ڕای هاوڵاتیانی هەرێمی کوردستان نییە.